سیلەی ڕحم. سیلەی ڕحم وەک پێدراویشی ئاینی ئامانجی ئەوەیە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە توند و تۆڵی و بەهێزی بهێڵێتەوە. واتە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕوانگەی ئاینەوە سەرچاوەیەکی سەرەکین بۆ ژیانکردنێکی ئارام و ئاسوودە و خۆشگوزەران. سیلەی ڕحم تەنها لە ڕوانگەی پەیوەندی ئەم تاک بە ئەو تاک یان ئەم خزم بەو خزمەوە سوود بە مرۆڤ ناگەێنێت، بەڵکو کاتێک زۆر بەهێزە بێت کە پاڵنەرێکی ئاینیشی لەگەڵدا بێت. بەو مانای ئەو کەسەی زۆرترین کات سیلەی ڕحم بەجێدێنێت ئەی کاتە خاوەنی پاداشتی گەورە بۆ قیامەت. واتە هاندانی ئەوەی کە مرۆڤ لە ساتە وەختی بەجێهێنانی سیلەی ڕحمدا پاداشتێکی گەورەی دەسەکەوێت، ئەمەشە بێتە مایی دڵ ئاسوودەکردنی تاکی دیندار. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سیلەی ڕحم خوای پەروەردگار کە خالقی ئێمەیە، بەدیهێنەری ئێمەیە، دروستکەری ئێمەیە، ئەم خوایە کە داوای شتێک لە بەندەکانی خۆی ناکا لە قودرەتی بەندەکان دەرچێ، ئیلا داوای شتێک لێکا بە تایبەتی ئەم مەسائیلی سیلەی ڕحم و ئەوانە خۆی جێبەجێ ئەکا، ئەنجا داوا لە بەندەکانی خۆیەکە جێبەجێکە. یەکێ لەوانە خوای تەبارەک وتەعالا فەرمێ وەڕەحمەتی وەسیعەت کوڵە شەیء، ڕەحمەتی من ئەمەندە زۆرە هەموو بەشەکانی گرتووەتەوە، کەواتە ئێمە بەندەی خوا بەبێ سیلەی ڕەحمی خوا ناتوانین بشین. سیلەی ڕەحم ئەو سۆز و بەزەیەیە کە لەلایەن خالقەوە بۆ بەندەکانی خۆی، لەلایەن بەندەکانە بۆ بەندەکانی تر. مثلا بڵین بۆ نمونە دایک و باوک بۆ ئەولادەکەی، ئەولادەکە بۆ دایک و باوک، برا بۆ برا، خوشک بۆ برا، ژن بۆ مێرد، مێرد بۆ ژنەکەی. ئەمە ئەم سۆزەیە، ئەم عەتفەیە، ئەم بەزەیەیە لە نێوان ئەم ئادەمی زادانە دروست دەبێت. ئەنجا دەچێتە ناو نێوان عالەمی حەیوانیشەوە. ئێمە چۆن سۆزمان بێ بۆ عالەمی حەیوان، چۆن بەزەیمان پیانە بێت، چۆن هاوکاریان بکەین، چۆن ئەو خۆشەویستی خۆمانیان بۆ دەبڕین. ئەمە بەشێکە لەوەی کە پێی دەڵێن سیلەی ڕەحم، ینی هیچ ئینسانێک نییە مەگەر بە شاز هەڵکەوێ ڕەحم لە دڵیان نەبێ. ئەوەی کە ڕەحم لە دڵیان نەبێت دڵی بەردە، خوا پەنامان بە ئەو دڵە کە سۆز و عەتفی تیانێ بەزەی بە خەڵکانێتەوە، ئەوانە لە سنووری نەک حەیوان، لە سنووری ئینسانیەت و حەیوانیشە چنە دەرەوە، چکە لە بەشەریەت ئەترازێن. ئەوانە پێیان دەڵێن ئولائیکە هوم الغافلون، ئەوانە کە کۆمەڵە کەسانێکن کە بە زاراوایکی وا بڵین کە گەمژن، کە بێ هۆشن، کە بێ هەستن، کە بێ نەستن. ئینسان کە هۆز و سۆز و بەزەی و عەتفی تیانە بووی تر بڕام وایە حەیوانیش ئەو سۆز و عەتفەی تیاوەکو کورداری خۆمان توانە هەتا توان بەراز دیفاع لە بەچکەکەی خۆیەکە، یعنی بەراز بە بەرازی خۆی سۆزی هەیە بۆ بەچکەکەی خۆی. جا ئینسانی ئەگەر سۆزی نەبوو بەڕاستی ئیتر لە سنووری نەک ئینسانیەت لە سنووری حەیوانیەتیش دەچێتە دەرەوە و لە سنفی حەیوانەکانی خۆ پەنامان با جێی نابێتەوە. جا ئەوانە تەنها پیان دەڵێن کۆمەڵی ئینسانێکی غافڵ، ئینسانێکی بێ بەزەی، بێ ڕەحم، بێ سۆز. جا ئینسانێک کە ڕەحمی نەبوو دەبێت دڵنیاش بێ کە خوا ڕەحمی پێ ناکات. وەخوا بەشەر دایناوە لەناو ئێمەی بەندەکانی خۆیدا، لەناو مسڵمانانە بە تایبەتی ئەرحەموا فی الئەرض یەرحەمکم من فی السەما، ئێوە لەسەر ئەرزا ڕەحم بەیەکەن، ئێمەش لە ئاسمانەوە سۆز و بەزەی خۆمانتان بۆ دەگەینی. هەتا فەرمودەی پێغەمبەرمانەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سیلەی ڕەحم تعریفێکە، ئەفەرمێت سیلەی ڕەحم هەر کەس بیگەێنێ خوا سیلەی ڕەحمی خۆی پێگەێنێ، هەر کەس بچڕێنێ خوا سیلەی ڕەحمی خۆی پێ بچڕێنێ. ئەمە نیعمەتێکە لە نیعمەتەکانی ئیسلام و ئیمان. هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت سەفەکانتان کە نوێژە خوێنن فەرمێن سەفەکانتان پڕکەنەوە، شان بن بە شان یەکەوە، پاڵ بن بە پاڵ یەکەوە، با بین لە بینتانە نەبێ. هەر کەسێ ئەو بینانە پڕکاتەوە، نەقسانیانە نێڵێ، ئەو کەم و کوڕیانە نێڵێ، ئەوە خوا سیلەی ڕەحمی خۆی پێگەێنێ. ئەگەر خوا نەخواستە ببێتە هۆی پچڕانی سەفی مسڵمانان، ڕیزی مسڵمانان، ئینشقاقێک دروستکا لە بینی مسڵمانان، ئەوە خوا سیلەی ڕەحمی خۆی لێ بچڕێنێ. کەواتە ئینشاءڵڵا ئێمە زۆر پێویستمان بەوەیە خاتە لە زروفێکی ئاوا، لە کات و زمانێکی ئاوادا زۆر ئەم بوارە ببوژێنینەوە لەبەرەوەی کە هەستەکەم سیلەی ڕەحم کەم بۆتەوە. جا ئینشاءڵڵا ئێمە بە فەرمایشتەکانی خوا، بە فەرمایشتەکانی پێغەمبەر دەدوێن بەگوێی ئیماندارانە، ئەوانەی کە ئیدعای ئەوەکە نەڵێن ئەهل ئیمانی، هەڵگری ئەو پەیامەن دەبێ سیلەی ڕەحم بگێنن و پێویستمان هەمومان پێویستمان بەخوا هەیە. هەتا ئەڵێ لە شێتێکیان پرسیوتیان شێتە گیان ئەوە تۆ بۆچی دۆژەکەی خۆخوا پێویستی بە نوێژی تۆ نییە، پێویستی بە ڕۆژی تۆ، وتی من پێویستم بەخوایە.
باشە کەواتە ئێمە هەمومان پێویستمان بەوەیە کە خوار ڕەحمی خۆمان پێ بچکوم ئەگەر ڕەحمی خوا نەبێ ئەمە بە هیلاکەچین ژیانمان لێ تاڵە بێ و ئاسوودەیی نامێنێ و بەختەوەری نامێنێ و ژیان لەزەتی نامێنێ بە تەواوی معنە ئەو کاتە لەبەر ئەوەی کە ئەو سۆز و بەزەی خوامان لێ نەبچرێ پێویستە ئینشاءڵڵا ئێمە سۆز و عەتف بەرامبەر یەک بنوێنین ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم. سیلەی ڕەحم لای هەندێک لە زانایان ئەفەرموون ئەو مەحاریمانەیە لە نێر و مێ کە شەرعەن جایز نییە زەواجیان لەگەڵا بکەی. الوالدان وئین عەلەو، دایک و باوکو بۆ سەرەوە، الئەولاد وئین سەفەلو، یعنی مناڵەکان و بۆ خوارەوە کوڕەزا و کچەزا، برا و مناڵەکانی خوشک و مناڵەکانی وتیان مامەکان و پور یاواتە خوشکی باوک لەگەڵ خاڵۆ و پور واتە خوشکی دایک. هەندێکە فەرمویان سیلەی ڕەحم بەس ئەو مەجموعەیە کە میراتی لەبین یعنی دابش ئەکرێت بەپێی ئەم ڕائیە ئەخوال و خالاتی لێ دەرەچێت، خاڵ و پوری لێ دەرەچێت. ڕەئی سێهەم کە ئیمامی قورطوبی تەرجیحیەکات ئەفەرموێت عامە بۆ هەموو نزیکەکان ئەوەی کە یعنی نزیکتە و بڵین کە وتوان نزیکە ئامۆزا و پورزا و ئەمانەژی ئەچێتە ناوە. قەولی چوارهەم وتیان بەس ئەوەی عایدی ئاەتەکەیە کە فەرمێت حرمت عليكم أمهاتكم وبناتكم وأخواتكم وخالاتكم وعماتكم وبنات الأخ وبنات الأخت وأمهاتكم اللاتي أرضعنكم وأخواتكم من الرضاعة وأمهات نسائكم وربائبكم اللاتي في حجوركم من نسائكم اللاتي دخلتم بهن فإن لم تكونوا دخلتم بهن فلا جناح عليكم وحلائل أبنائكم الذين من أصلابكم أن تجمعوا بين الأختين إلا ما قد سلف إن الله كان غفورا رحيما. فميان أم مجموعة يعني دايكة وخشكة وفورة أم فصلي رحم ئەم مەجموعانە ئەگرێتەوە و ینی زۆربەی زانایانە فەرموون سیلەی ڕەحم ئەوەیە کە هەچ کەسێک وەکوتم تەرجیحی پێداوە قورطوبی هەچ کەسێ نزیکت بێ قەریبێکت بێ یعنی چ لە دایکەوە چ لە باوکەوە ئەچێتە باوی سیلەی ڕەحم و چاکەیان لەگەڵا بکەیت و باشایان لەگەڵا بکەیت. و ئیمامی نەووی بە ڕەحمەت بێ فەرمووی تارەتەن سیلەی ڕەحم بە پارە ئەکرێ، تارەتەن بە عیادەی نەخۆشیان ئەکرێت، تارەتەن بە مساعدەیان ئەکرێت، تارەتەن بە سەردانیان ئەکرێت، تارەتەن تر ئەوەی کە زانایانە فەرموون ئەوەی کە عورفە لە ناو خەڵکە سیلەی ڕەحم ناوی سیلەی ڕەحمە ئەبێ ئینسان جێبەجێی کاتی تر بە تەلەفۆنێکە بە سەردانێکە چوونە بۆ لایەنە هەموو جەژنانە سیلەی ڕەحم پێویستە کە ئینسان بیگەیەنێت چونکە ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرموویەتی وەکو لە مسلمە هاتووە الرحم معلقة بالعرش فمن وصله وصله الله ومن قطعه قطعه الله. هەچ کەسێ بیگەێنێ خوا ئەیگەێنێ، هەچ کەسێکیش قەطعی کە نەعوذ بالله خوا قەطعەکە. وەکو لە مسلم و بوخاریە هاتووە حەدیثەکەی مطعمی کوڕی جوبەیری کوڕی مطعیم ئەفەرمێت لا يدخل الجنة قاطع، لە لەفظی مسلمە لا يدخل الجنة قاطع رحم، واتە کەسانێک کە قەطعی ڕەحم کەن هەمیشە ناچێتە بەهەشتەوە. قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، یعنی قسەیەکە ڕەسوڵ الله فەرموویەتی صلی الله عليه وسلم. بابەتەکەمان بابەتێکە کە باسی سیلەی ڕەحم ئەکرێت. سیلەی ڕەحم یەکێکە لەو شتانەی کە لە ئیسلامە زۆر گرنگە و زۆر پێویستە کە هەبێ ئەنجام بدرێت. سیلەی ڕەحم یەکێکە لەو بابەتانەی کە ئیسلام گرنگی پێداوە و شریعەتی ئیسلام بە شێوازێکی تند و تۆڵ و قایم و مەحکەم گرنگی پێداوە. هەر بنەماڵەیەک یا هەر قەوم و تایفە و عەشرەتێک کە لە ناویانە سیلەی ڕەحم هەبێ واتە هاتوچووی مەسەڵەن بەگەرمی هەبێ لە ناو یەکدا، ئەو قەومە بەرەندەن و قەومێکن لە هەموو ڕوویەکەوە سەرفرازن. سیلەی ڕەحم بریتی لەوەی کە تۆ بچی سەردانی قەوم و خزم بکەی، ئیتر مەسەڵەن لە باوک، لە دایک، لە برا، لە کەسوکار، لە برازا، لە ئامۆزا، لە پورزا، وەلاسا لە یعنی باپیرەکان، لە ننکەکان، لە خاڵۆکان، مناڵی خاڵۆکان، مناڵی پورەکان، یعنی کە تۆ بێ سەردانی ئەمانە بکەیت، ئەمە پێی ئەڵێن سیلەی ڕەحم. ئینجا بەو سیلەی ڕەحمە تۆ چی دروست دەکەیت؟ محیبەت تازەکەیتەوە، خۆشەویستی تازەکەیتەوە، هەم چەند شتێکت بۆ دەرەکەوێ ئەگەر ئەمانە کەم و کوڕیان هەبێ لە چەند بابەتێکە و لە چەند ڕوویەکە تۆ توانی کەم و کوڕیەکەیان بۆ پڕکەیتەوە. یەکێ مەثەلەن لەو خزمانە کە تۆ سەردانیانەکەی ئەگەر یعنی مەثەلەن لە سەردانەکەی سفادەی چی ئەەکەی؟ سفادەی ئەوەکەی تێفکی گەر بزانی مەثەلە کەم و کوڕیە لە چ بوارێکە کەم و کوڕی هەیە
تۆ لەو بوارە کەم و کوڕێکەی تەواوەکەیت مثلا نایڵی فەقیر بێ نایڵی هەژار بێ نایڵی مەسەلەن غەمبار بێ نایڵی مەسەلەن شێوازێک بێ بەسەریا کە یعنی ببێتە مای دڵگرانی و دڵناڕەحەتی و ببێتە مای دڵێشانی لە خزمەکەی جا بە حەقات یعنی سیلەی ڕەحم بەجێهێنان ئەبێتە هۆی ئەوەی کەوا خزم و کەسوکان لە ناو یەکە ناسراو بن یەکتر بناسن چونکە ئەگەر هاتوچوو نەبوو لە بینی خزمانە ئەو سیلەی ڕەحمە بەجێ نەهێنرا وەکو بێگانە دەرەچن وەکو بێگان دەرەچن معنای تماشاکەی ئامۆزا ناناسێ برازا ناناسێ مثلا مامە ناناسێ یان مامە برازای خۆی ناناسێ مثلا من لەم شارە خەڵکێک ئەناسم چەند برایەکن ئاتوچیان نییە بەسەر یەکەوە کوڕەکانیان ئامۆزای یەکن یەکتر ناناسن لە ڕیا بگەن بە یەکتر ناناسن ئەمە هۆی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کەەوە قەتعی سیلەی ڕەحمیان کرد لە بین یەکە سیلەی ڕەحمیان پچڕاندووە و سیلەی ڕەحم پچڕاندنیش گەورەترین هەڕەشەی پێغەمبەری لەسەرە عەلەیهی سڵاو وسەلەم گەورەترین هەڕەشەی ئیسلامی لەسەرە هەر کەسێک لە دنیایە قەتعی سیلەی ڕەحم کا و سیلەی ڕەحم بپچڕێنێ خوای گەورە و میهرەبان سیلەی خۆی ئەپچڕێنێ بەرامبەر بەو کەسانە سیلەی ڕەحم بەشێکە لە ئیمانی ئینسان بەشێکە لە عەقیدەی ئینسان بەشێکە لە ئەخلاقیەتی ئینسانی ئیماندار بەشێکە لە ئاداب و ڕەوشتی ئیماندار سیلەی ڕەحم لە ڕاستیە زانەکانە فەرموون الرحم بمعنى القرابة وصلة بمعنى البر والإحسان يعني بخشندي و چاکەکاری لەگەڵیانە زانەکانە فەرموون سیلەی ڕەحم دەبێتە دوو بەشێکیان عامە حەقی هەموو مسلمانان ئەگرێتەوە کە ئینسان سیلەی ڕەحمی لەگەڵیانە هەبێت بەشی دووهەمیانە فەرموون بریتیە لە تایبەت خاص سیلەی ڕەحمی خاص کە ئەمانیش بریتین لەو کەسانەی کە زیاتر حەقیان بەسەر ئینسانەوەیە یان میراد لە ئینسانەگرن یان خزمی ئینسانن مرۆڤێکن جازانەکانە فەرموون ئەگەر سێ خاڵ هەیە ئێمە بە ڕیزبەندی ئەم سێ خاڵە جێبەجێ بکەین و ئەنجامی بدەین ئەوە سیلەی ڕەحممان جێبەجێ کردووە جا لە سەرەتا باسی ئەوە کە ئەم سێ خاڵە گرنگە ئەگەر جێبەجێیان کەین چ دەرحەقی ئەوانەی کە نزیکن پێمان وەکو دایک و باوک لە دەرەجەی یەکەمە خوشک و برا پور مام و ئەو خەڵکانەی تر و ئەوانەی کە خزمی ئینسانن زانەکانە فەرموون بە سێ هۆکار ئەتوانین هەردوو واجبەکە یان هەردوو کارەکە ئەنجام بدەین خاڵی یەکەم ئەفەرموون سیلەی ڕەحم کاتێک ئێمە سیلەی ڕەحمان جێبەجێ کردووە کە ئەو کەسانەی نزیکم لێمانەوە فێری دینیان بکەین ئەمە خاڵێکە مردووە لە شوێنانە سیلەی ڕەحم کەم لەمە ئەپرسێتەوە بەڵام حەقیقەتەکەی سیلەی ڕەحم بەسەرکردنەوەی ئەمەیە چونکی خوای گەورە بە پێغەمبەری فەرمووە وأنذر عشيرتك الأقربين یەکەم داوایە کە لێی کردووە ئەوەیە کا فەرمێ خزمە نزیکەکانت جا ئێمەی سیلەی ڕەحم لەگەڵ دایک و باوک و کەس و کار و پور و مام و خوشک و برا و ئەمانە چۆن جێبەجێ بکەین ئەفەرمێ یەکەم فێری دینیان بکەین واجباتی خوای پەروەردگار لەسەر ئینسان چییە چونکی خوای گەورە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئەمە فێری ئەمەیان بکەین کەوا بۆ خاڵی یەکەمە بفەرمێ فێری دینیان بکەین فەرزەکانی دینیان پێ بناسێنین وەکو نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و بڕی والیدەین و چاکەکردن لەگەڵ دەر و دراسی و هەمووانە ئەمە خاڵی یەکەمە فەرمێت خاڵی دووهەمە فەرمێ ئێمە چاورتکەینەوە لەو کەس و کارانەی هەمانە ئەگەر دایک و باوکمانن ئەگەر خوشک و براکانمان ئەگەر کەس و کارمان بزانین نوقسانی مادیان چییە ئێمە بەسەریان بکەنەوە ئەو خاڵیان بۆ پڕ بکەینەوە چونکی وتانە حەدیثە فەرمێ ئەگەر ئینسان سەدەقە بکە صدقەکە بیکە بە سیلەی ڕەحمە فەرمێ دوو ئەجری هەیە لەهو ئەجران ئەجر الصدقة وأجر القرابة دوو ئەجری ئینسان دەزەکەوێ کەوا بۆ خاڵی دووهەم ئەوەیە ئەگەر باوک و دایکەوە واجبە بیانشێنی یعنی زەکات بە دایک و باوک ناشێ واجبە لە ماڵی خۆت بیانشێنی ئەگەر خوشک و برا و پور و کەس و کار و ئەوانەی تریشە ئەویش ئەوەیە ئەگەر تۆ مادام خەڵکی تر نەبێ لەوان فەقیرتر و هەژارتر و پەککەوتەتر ئەوان وەکو خەڵکی وابن سەدەقەکەت کرد بەمان زەکاتەکەش لەسەر لاتەوە دوو ئەجریشت دەستکەوتووە خاڵی سێهەم ئەفەرموون حقیقە قەرابەیان سیلەی ڕەحم دەربارەی خزمان ئەوەیە بزانین ئەم ڕۆژگارە خەڵک مبتەلا بۆ بەمە خەڵک دەنگی لە یەکدا بڕیوە خەڵک قسەی لەگەڵ یەکانیە
خەڵک بەڕائە دەکا لە یەکتری خۆیان بێبەریەکەن لە یەکتری ئەم خاڵی سێهەم ئەوەیە ئێمە ئەمانە ئاشتکەینەوە ئێمە وەحدەتی کەلیمەیان بۆ دروستکەین ئێمە خزمایەتیەکان تیا بەهێز بکەین ئێمە ببین بە عامل مساعدێک ئەگەر بینیان دابڕی بێ لەیەک ئەگەر قسەیان لەگەڵ یەک نەبێ ئەگەر دووبەرەکی هەبێ لە نێوانیانە ئەگەر ئاژاوە هەبێ لەگەڵگیانە ئەگەر دوژمنایەتی هەبێ واجباتی ئێمە ئەوەیە ئەمە لابرین لە بینیانە ئەوەنە کاریگەریمان دروست کردبێ توانی بێتمان ئەم کارە جێبەجێ بکەین و ئاشتمان کردنەوە هەمویان یەک سەف و یەک ڕیز بن بەیەکەوە بژین بەیەکەوە بمرین. سیلەی ڕوحم ئەگەرچی دەستەواژەیەکی ئاینیە و بەدەیان ئاەت و فەرموودە پشتیوانی لە یەکەن و هانی موسڵمانە دەن بۆ ئەنجامدانی لە ڕوانگەی شەرعیشەوە دەیان کتێب و نووسراوی تایبەت بەخۆی هەیە کە سەرجەمیان ئەم پەیوەندیە کۆمەڵاتیە گرنگە ئەنرخێنن. چەمکی سیلەی ڕوحم تەجاوزی ماناو ناوڕۆشی خۆی کردووە ئەوەی ئێستا پێیەگوترێ پەیوەندیە کۆمەڵاتیەکان و زانستی کۆمەڵناسی قسەی لەبارەوە کات ئاشێ بڵین سەرچاوەکەی بریتی بووە لە سیلەی ڕوحم. ڕەنگە مانایشی پڕاوپڕی سیلەی ڕوحممان لە فەرهەنگی کوردیدا دەست نەکەوێت بۆ ماناکردنی، بەڵام ئەوەی ئێمە لە ئەرزی واقعدا ئەیبینین شوێن کەوتی سیلەی ڕوحم و هێشتنەوەی پەیوەندیە کۆمەڵاتیەکانە بە بەهێزی. خوای رب العزة أم فرمایشی قدسیە یعنی چی خوا خوا فەرمێ من تینوم بۆ خوا کەی من برسیم بۆ کەی خوا جل لە بەرەکە یا ئێمە کەی خوامان بینیەوە تا بچین جلی بۆ بکەین ئەمە بۆ ئەوەیە محەبەتی ئەو ئەرکە لەسەر شانی تۆ شیرینکە کە تۆ سۆزت هەبێ بەرامبەر بە کەس و کارەکەت بەرامبەر بە دراوسێکەت بەرامبەر بە بێزمانەکەت هەتا هەر لە شریعەتی ئیسلامە یەکێ لە هۆکاری ئەوەی کە ئینسان دەبێت تەیەمومی بۆ بکە ئەگەر حیوانێکت لەگەڵدا بوو ئەو ئاوەی کە پێ بوو پێویستیەکەی خۆتی جێبەجێ کرد بەڵام نەدەتوانین بیدەی بە حیوانەکە لەبەرەوەی بۆ دەستێژ یا بۆ غوسڵ بەکارێنی لەو کاتا شریعەتی پیرۆزی ئیسلام ڕێگاتە بە تۆ چی بکەی و تەیەموم بکەی غوسڵەکە نەکەی بەو ئاوە یا ئەو ئاوە بۆ دەستێژ بەکارێنی بیدەی بۆ حیوانە کەواتە بێ بەزەی بێ بەرامبەر بە حیوانەکەش. ئیسلام ئێمە وا فێرەکە هەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای پەروەردگار ژنێکی خستە جەهەنەمەوە لەبەر چی؟ لەبەر سۆز و عەتف و بەزەی لە دڵیان نەبوو بەرامبەر بە بێزمانێک ئاو خواردنی لێ خەتە کرد. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوا بەندەیەکی لە بەندەکانی خۆی خستە بەهەشتەوە لەبەرەوەی سەگێکی لە توێنێتی ڕزگار کرد یعنی بەزەی پێ هاتۆتەوە سۆز و عەتفی هەبوو بۆی کەواتە ئەم سۆز و عەتفە ضرورە لە ناو بەندەکانە هەبێت چونکە ئەگەر نەبێ ژیان تاڵە بێ ژیان بێلەزەت دەبێ بێتام دەبێ لەبەرەوە بۆیە خوای تەبارەک و تەعالا دەفەرمێ من تینوم بوو بۆ ئێوە ئاوتان نەدا پێم برسیم بوو بۆ نانتان نەدا پێم پێویستم بە خواردن بوو پێویستم بە جلوبەرگ بوو بۆ جلوبەرگتان بۆ نەکە ئەمە نمونەیە کە پیشانی ئەمەی دەدا کە ئێوە پێویستان بەیەکە ئێستا زەلامی وهەیە پەنا بەخوا گەیشتۆتە ئەو حەدە لە من پێویستم بە کەس نییە ئەمە غەڵەتە چونکە ئینسان حتا حیوانات ئێمە لە پرۆسەی بەناو ئەنفالەکەدا یعنی حیواناتیش ئەو منتیقانەیان چۆڵ کرد کە چۆڵ کران یعنی حیواناتیش پێویستی بە ئولفێتە تۆ حتا لە ناو عالەمی حیوانە دیقەت بە ئەو حیوانی کە دەستەمۆیە ژیانی خۆشترە لەو حیوانی کە سرکە لە ناو ینی هەڵەس لەمێتەوە پێویستی بە خەڵک نەبێ لەبەر ئەو پەلەوەرانە ئەو باڵندانە ئەو گیان لەبەرانش پێویستیان بە سۆزە کە تۆ ڕوانی حتا پیاوچاکان فەرمیانە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان یعنی لەگەڵ خوای خۆمدا بینم تێکچوو بێ یاخوا نەخواسە گوناحێکم کردبێ هەستم کردووە لە ناو بێزمانەکەشا ڕەنگی داوەتەوە ئەویش ملکەچم نەبووە چونکە بۆ من ملکەز نەبووم بۆ خوا ئەویش ملکەز نابێ بۆ من. ئیسلام هەوڵەدا ڕۆحی کۆمەڵایەتی لە ناو خەڵکا دروست ئەوروپا بۆچی فەوتەوە ڕۆحی کۆمەڵایەتی سفرە خۆ لە ڕووی تەکنۆلۆژیەوە زۆر پێشکەوتون لە ڕووی ژیانەوە زۆر پێشکەوتون بەڵام لە ڕووی کۆمەڵایەتیەوە سفرن. ئێستا خۆیان گەیشتونەتەوە قەنەعەتەوان هەڵەن لە مەسەلا دەبێ مراجعەیەکی ژیانی خۆیان بکەن ئەم ڕۆحە کۆمەڵایەتە دروستەوە کەواتە وەکو چۆن نوێژ ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیسلام کۆمەڵایەتیش فەرعێکە لە فەرعەکانی ئیسلام. ئەها پێغەمبەر صلی الله علیه و سلم تعریفی ئیمانەکە فەرمێ ئیمان 60 ئەوە بەشە یا 70 ئەوە بەشە یەکێ لە بەشەکانی ئیمان لابردنی ناڕەحەتیەکە لە ڕێی موسڵمان کە نزمترین پلەیەتی ئەجا دەفەرمێ بەرزترین پلەشی لا ئیلاها حیاش بەشێکە لە ئیمان ئەم ڕۆحە کۆمەڵایەتە ئەم سیلەی ڕەحمەش بەشێکە لە ئیمان یعنی ئینسان ئەگەر ئیمانی دامەزرا بێ سۆز و عەتفی هەبێ ئەگەر ئیمان نەبوو سۆز و عەتفەکەش نابێ. ئێستا ئەوروپا بەهۆی چیوەیە کە ئەو ڕۆحی کۆمەڵایەتە لەبەرەوەی ئیمانەکە نییە کە ئیمان وەکو تەشبیه نەبێ وەکو کارێز وایە کە کارێز بوو هەموو خواردنێک دەتوانیت لە بەردەمیە سەوزکەی مەرەزاکەی تەماتاکەی بامیەکەی هەر شتێک سەوزەکەی سەوزیکە بەڵام کە کارێزەکە نەبوو چی سەوزەکەی هیچی بۆ ناکرێ تێگەی لەبەرەوە ئەمیش سەرچاوی حیاتی ئینسان ئیمانە کە ئیمان هەبوو فەرعەکانی کە ئۆتۆماتیکی دروستە بێ کەواتە ئێمەیە کە هەڵگری پەیامی خواین هەڵگری پەیامی ئیسلامین ئەبێ لە هەموو کەس بەڕەحمتر بین لە هەموو کەس بە سۆزتر بین. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە سەحابەیە لە خزمەتی دانیشتبوو مناڵێک پێغەمبەر صلی الله علیه و سلم مناڵەکەی ماچ کرد
پیاوەکە کە ئەنەما وەصفی خۆی کردوتی یا ڕەسوڵ سەڵام ئەوە چۆن ئەو مناڵە ماچوتی بۆ وتی من تا ئێستا چەند مناڵم هەیە کێکیانم ماچ نەکردەوە فەرمووی خوا سۆز و ڕەحمی لە دڵی تۆ هەڵگرەوە خۆ لە دڵی منە هەڵی نەکردووە کەواتە پێغەمبەری خوا سەڵام مامۆستایی بە سۆزان بووە حتا لەگەڵ دوژمنانیشە لەگەڵ ناحەزانیشە ڕەحمی هەبووە ها پێغەمبەر سەڵام ڕەدولفعلی بۆ نەفامەکان بۆ بێئەدەبەکان کە سنووری ئەدەبیان بەزان بوو بەرامبەر بە پێغەمبەر سەڵام سەری مبارەکیان شکان خوێن بە سەری مبارەکیاتە خوارەوە کەچی دەستە مبارەکەەکانی بەرز کردەوە بۆ خوا ڕەحمی هەبوو بەرامبەریان سۆزی هەبوو بەرامبەری فەرموو اللهم اغفر للقوم فإنهم لا يعلمون خوای لەم قەومە ببوورە چونکە نەفامن نەزانن من ڕێگەی ڕاستیان پیشانم حەقی ئەوە بەربارانم دەکەن سرم دەشکێنم یعنی پێغەمبەر سەڵام سۆز و بەزەیی هەبوو بەرامبەر بە ناحەزان ئێمەش کە هەڵگری ئەو پەیامین وە شوێن کەوتوی ئەو ڕێبازە پێغەمبەری سۆزمان هەیە بەرامبەر بڕواکان بە نوێژ نەخوێنەکان ئەوانی کە نوێژ ناکەوانی ئەو ئافرەتی کە سەرپۆش ئەمانەوێ نەبن بە سوتەمێنی جەهەنەم دەڵین کاکە وەرن لەم ڕەحمەی خواخواوەتان بێ بەش مەکەن کەواتە ڕەحمەتی خوا ئەمەندە زۆرە حتا پێغەمبەر سەڵام تەشبیهی کردو دەفەرمێ خوا لە دایکتان بە ڕەحمترە بۆتان ئێستا برای بەڕێزم بیسەرانی خۆشە بینەرانی خۆشی تۆ ئەگەر ملاحەزە بکەن دایک و مناڵ ئەزانین سۆزیان لە بەینا بکەم بۆ تۆ هۆکاری چییە دایک شیر نادا بە مناڵەکەی کە شیری نەدا ئەو سۆز و عەتفە کەمە بێتەوە بەزەیە کەمە بێتەوە ئەها ئێستا دایک مەسە مناڵی وایەڵێکی دایکم چەند قوت و شیری داوەتیم ئەی دەمەوە بۆ یەکڕەوە ئەو مشکلەم نییە کەواتە تۆ سەیریکە ها ئەو ئەدەبە ئەو سۆزە ئەو عەتفە لە ناو دایک و ئەولادا کەم بۆتەوە هەتا پێغەمبەری خوا سەڵام خوا لە دایکتان بە ڕەحمترە بۆتان باشە ئەها پێغەمبەر صلی الله علیه و سلم کەم فەرموودەی فەرموو پرسیاریان کرد لە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمووی ئیمامی عەلی تۆ حەزەکەی لە قیامەتە خوا حەشرکا یا دایکی فەرمی وڵڵی حەزەکەم خوای گەورە حەشرم کە فەرمیان باشە بۆچی یعنی لە دایکی بەشکی بەرامبەرتی نا بیستومە لە پێغەمبەر کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی خوا لە دایکتان بە ڕەحمترە بۆتان ئەمە نمونەیەکی زۆر جوانە یعنی ئەو خواگیانە حەز ناکە هیچ بەندێکی خۆی بخاتە جەهەنەمەوە حەز دەکا ئەو سۆز و میهرەبانی خۆی کە ئەمەندە میهرەبانیەکەی بێسنوورە بێ ئەندازەیە حتا بێبڕواکانیش بگرێتەوە مەسەڵەن بڵێ بۆی ئەوانیش نەچ لە جەهەنەم نەبن بە سوتەمێنی جەهەنەم چونکە ئینسانیە لە ڕەحمی خوا بێبەش نابێ مەگەر لا تقنطوا من رحمة الله إلا الظالمون کەسێک لە ڕەحمی خوا بێبەش نابێ ئیلا مەگەر گومڕا بێ یعنی لایەقی ئەو سۆزەم یا خۆی ئەو سۆزەی نەوێ وەکو خۆیان دەڵێ من پێویستم بە ڕەحمی خوا نەبێ ئەجا خۆی بڵێ من ئەعلانیەوە بکا بڵێم پێویستم بە ڕەحمی خوا نییە ئیتر وازام جەهەنەم هێشتا کەمە بووی سیلەی ڕەحم واجبێکی ئاینیە ئەمرێکی خواییە کە وتمان کە ئێمە باسمان کرد لە مەقطعیەکەمەوە وتمان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يدخل الجنة قاطع بۆیە عەبدوڵای کوڕی سەلام ئەفەرمێت لە مەدینە کاتێکە چوومە کاتێکە ڕەسوڵ الله هاتە مەدینە صلی الله عليه وسلم ئەفەرمێت خەڵکەکە وتیان قدم رسول الله صلى الله عليه وسلم قدم رسول الله صلى الله عليه وسلم الله فانجفل الناس إليه يعني قبله خلقك چون بروي پیغمبر عليه الصلاة والسلام أفرمي كم قصي پیغمبر لمدينة صلى الله عليه وسلم أم حديث المسند إمام أحمد وترمذي زور بيان روايات كان فرمي كم قصك جوام لأبو فرمي أيها الناس أفشوا السلام وصلوا الأرحام وأطعموا الطعام وصلوا بالليل والناس نيام تدخلوا جنة ربكم بسلام صلوا الأرحام كواتا وصلوا الأرحام أمريكي پیغمبر صلى الله عليه وسلم وصلي الرحم أونا واجبك ديني وشرعي وآيني آسمانية خواي تعالى جل جلاله القرآن باسي كردوه صلي الرحم هاتوا القرآن فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم فقطع رحم يكيك لا تاوانا قوركان إمامي ذهبي لكتابي كبائرة برحمة به قطع رحمي بكبيرة داناوة بلكو زوربي زانايان قطع رحم بكبيرة دانا شكا في صلى الله عليه وسلم فرميه لا يدخل الجنة قاطع هج كسي قطع رحمي كرنا تبهشتوا أما يجبو خوي يعني مخيفة ترسناك يعني وإن كان زانايان خلاف يعني هي قاطع لهندي كان لن قاطع الطريقة شتبلين بلام زوربي شراحي حديثك أفرمون قاطع الرحمة شنك في صلى الله عليه وسلم لفظ مسلمة فرميه لا يدخل الجنة قاطع رحم هني كدوة يعني فأويك قطع رحم كات هميشة ناتشة بهشت أما قولي بيغمبر صلى الله عليه وسلم فيعني أمريكي خواية وأمريكي بيغمبر صلى الله عليه وسلم وبيويست همومان أمر جابجيكين شنك قطعي وكوتم هج كسي رحم معلقة بأسمانه وبعرش خواوه هج كسي بيجيني أويش مرتبطة بفرودقار وجل جلاله هج كسي بيقرتيني وبيشريني هيج بيونديكي والعياذ بالله نامينيت بويا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي
وكل مسند إمام أحمد هاتوا جورترين تاوان كي يعجل الله لصاحبه العقوبة في الدنيا مع ما يدخر له للفظك مع ما يدخر له في الآخرة وكو بغي وقطع الرحم هيج تاوانك نية جور بيت كلا دنيا ولا آخرة يعني خوي تعالى عقوبة كي وبيش خابو دنيا وكو بغي وقاطع الرحم فهاش كسي قطع الرحم كان أعوذ بالله الأخوة عقوبة كي لدنيا سزاكي أدات إن جاء خوي تعالى تشيجي بودانا ولا قيامتها بو أم تاوانا جوري إمام النووي برحمة بيه فرميت جارێک لە جارانی سیلەی ڕەحمەوەی عیادەی نەخۆشەکە بکەیت ئیتر عیادەی نەخۆشەکە بۆ غەیری مووسڵ یعنی بۆ غەیری خزم رسول الله أفرمي حق المسلم على المسلم 6 وكل بخاري مسلم هاتوا ما في مسلمان لسر براكي للفظك حق المؤمن ما في إيمان دا لسر براكي شجدان هيك لو أنا عيادي نخوش إيجر خزم بيت إيجر برا بي خوشك بي بور بي خال بي مام بي أما أو جبتره فبويا بيغمبر صلى الله عليه وسلم يجرته ولا مسلمة أفرمي لقيامتها أخوي فردقال جل جلاله وفرمي أي عبدكم مريضت فلم تزورني تي خوايا تو شلون نخوشك من بين بولاد وتي أما علمت أن عبدي فلانا مرض ألا وإنك لو زرته لوجدتني عنده أجر بها يا بولاي نخوشك مني للابوم فلان كس تونيبو برسيبو أجر بدايتك كأنما داوت بمن فأما براستي هموي يعني مسألة كمان موضوع كمان دولة من أكا هموي جربتي هي بصيلة الرحمة وصيلة الرحم شتيكي زور واسعة وكوت من هم أمريكي خوايا هم اجتماعيا نيش يعني شنك بيوم صلى الله عليه وسلم لسياقي أفشوا السلامة هنا يأتي أفشوا السلام بونا ومجتمعة فرميتي أفشوا السلام وأطعموا الطعام أطعموا الطعام يعني خواردن بدأ بخلق نك إنفاق بويما سورتك وانا إلى قرآن سورة قاب سورة ماعون ويمنعون الماعون أم قاب بوكي بو دراوسي وبو برادر وبو مصاهمنا وبو فلان كسو بو أوي ترابطي اجتماعي من بقى ود بيلا قال أوي جا صلة الرحم إن جا صلة الرحم رامنا كيش بو صلة اللحم وأوي دانيشين بيك وهم رحم هم لحم يعني جوش بكردي فأصل واي هم صلة الرحمة هم لقى الخزمة بي يعني وما اللي بي وكو كاتبك مصرية فرميت برحمة بي فرميت صلة الرحم جاري وهاي اللي قال دراوسي كتها أشيت بابي صلة الرحمة أو ننزيك بيته ما زال جبريل لبخارية يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه هم جار جبريل يد الله دراوسك والله وام زاني وتم لواني لا ميراتيك بيك في غمرة فرمي عليه الصلاة والسلام فأما هم يعني هم أركيكي آينية هم يعني كوملاياتيش سيري الرحم واجبك آينية وواجبك كوملاياتيش تو مثلا أقل أو سيلي الرحمة بجيب الإسلام دهاي وما لك كايبي إما لنبيك سيلي الرحم بجيب هينين أهم مثلا لقل يعني خزمك سكارا وواجبك هذا سمعنا كبيس دانيان كين بوي كوا يعني بزانين كمكوريتشيا لتشوا لك نقصاني هي بوي تواو كين بزاني بيوسي بشيء لخدمتي يابين بهو مثلا أي إنسان بشارزي أو معناك وامجا هم باري كوملايتيش مثلا وابت وأم خدمة أيوة لقليك كخدماتي بك أجبزاني باشا علي بيك أجبزاني باشني علي ميكا يعني مثلا علي برو فلانة كارك بوتو باشا فلانة كارمك بوتو خرافة أبي مثلا بوش وازانات يعني تو يعني لقل خدمك سكارة هاتو شوكي أما يعني سيلي الرحم براسي هم واجبك آينية هم واجبك كوملايتيشة شوكا كوملايتي أجر هاتو سيلي رحمو بيوندي لبيني يقدانه بو براسي إتا كوملايتك جاب شريه ككوملاتي بشرائط أم خلقه وكو تسبيحك بن بشراوي ليدي هذه كبلايا كعروة زال بروا يعني سيلي رحم أبيته هوي أوي كوا مثلا آيين إسلام شدة ولك أوهم تنفسكيتو بجبهيني وأبيته هوي ككوملاتي كاش نبشر لنا كوملقا كمانا أوي كزور جرينجا أوي كواجبك آيينية إما علين بشك الإيمان چونكي لحديثك في غنبرة هاتوا فرمي الإيمان 70 شعبة أفرمي حفتاو أو أندبشة يجي لم حفتاو أو أندبشة يجي هن بجي هناني سيلي الرحمة سيلي الرحمة قال إنسان قطعي كردو جيبجي نكرد أو بيغنبرة فرمي لا يدخل الجنة قاطع أي قاطع الرحم فرمي نانشي تبهاشتوا أم جا سيلي الرحم ده إيمانه فرمانك إخوائي قرآن بيوارد بو بيغمبر صلى الله عليه وسلم لقلق لفرموده كانيا حتى وتاني قرآن باس يكال لدوش ونا وسايا 10 مان هي لقرآن لسورة الأنعام همانا لسورة الإسراء بهمان شيء ولسورة الأنعام تقريبا نختي كرتلة لسورة الإسراء زور مفصلة لهردو كيانا
لە هەردوو جێگەکەیە سوورەتەکەیە خاڵی یەکەم ئەوەیە کە خەڵکی خوا بپەرستن و هاوبەش بۆ خوا قەرار نەدەن. خاڵی دووهەم وەبیلوالیدەینی ئیحسانە، ئەمە یەکێکە لە سیلەی ڕەحمەکان ئەمری کردووە لە وەسایە ئەشرا هاتووە ئەمری پێکردووە خوای پەروەردگار. لە حەدیثە هاتووە پیاوێک هاتووە داوای کردووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیزنی بدا بۆ جیهاد، فەرموویەتی دایک و باوکت ماوە؟ فەرمووی بەڵێ. فەرمووی بڕمە فەفیهما فەجاهید، بڕۆ خزمەتی ئەوان بکە، بڕۆ خزمەتی ئەوان بکە، یارمەتی ئەوان بە بەخێویان کە دڵیان خۆشکە. فەرموویەتی ئەمە ئەوە بە مەرجێک جیهاد وەگەفەرێ فەرزی عین نەبێت. و ئەم جارە هەڕەشەیش لەسەری هاتووە، قورئانە فەرمێ فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم. خوای گەورە باسی ئەوە کە فەرمێ ئەگەر ئێوە پشت هەڵبکەن لە تاعەتی خوای پەروەردگار و بە شوێن قورئانە نەڕۆن، لەسەر سنەتی پێغەمبەر نەڕۆن، چیەکەنەوە کاتە؟ ئەفەرمێ ئەوە ئێوە دەسەگەنە ئاژاوەنانەوە لە دنیاە. ئەگەر تاعەتی خواتان نەکرد تاعەتی شەیتانەکەن، بەگوێی خواتان نەکرد بە شوێی نەفس و ئارەزوو شەهەوات و ئارەزواتەکەن، دەست بە حرامەکانی خوابن وقطع سيلي الرحمة. أولئك لعنهم الله فأصمهم وأعمى أبصارهم. خواهي قالوا فرمي أواني كقطع سيلي الرحمة وبجلا أمري خواه بيغمبر هلك أن فرزكاني خواه بجيناهن وخوان لحرامكان نابرزن وسنوري حرامكان أشتين أفرمي أوانا خواه لعنتي ليكردون كريانكاتو تشابشيان شويركا وديدان شويركا حق نبينن. هذا شيء لسرا أم جارة سيلي الرحم داواي كردوا لأخواي پروردگار، من وصلها وصله الله ومن قطعها قطعه الله. خواهی که رب ریاری داوە هەر کەسێ سیلەی ڕەحم جێبەجێ بکات ئەوە خوای پەروەردگار لەگەڵ ڕەحمەتی خۆیان پەیوەستێکا و ئەیڕژێنێ بەسەریە، و هەر کەسێ قەطعی سیلەی ڕەحمکە خوای گەورەی ڕەحمەتی خۆی لەو ئینسانە ئەگرێتەوە. جا بەڕاستی واجبێکی شەرعیە، ئیمانیە، ئەخلاقیە، دینیە لە پێش ئەوەی کە واجبێکی ئیجتیماعیە. باشە بڵێن واجبێکی ئیجتیماعیە، بەڵام لە ڕاستی ئەمە دینە، ئەمە خواناسیە، ئەمە عیبادەتە، ئەمە زیندووکردنەوەی دینی خوای پەروەردگارە و ئەجر و پاداشتی لەسەر وەرەگیری. قەطعەکەیشی هەڕەشەی خوا و پێغەمبەری لەسەرە. بە بڕوای ئێمە ئەگەر بکرێت جارێکی دیکە خوێندنەوەیشی گشتگیر بۆ چەمکی سیلی ڕەحم بکرێت و بکرێتە هۆکارێکی بەهێز بۆ بەستنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان، ئەوە بەشی ئەوە کات کە هێز بخاتەوە بەر ئەو پێدراوە کۆمەڵایەتیانەی کە ئێستا لە بەرکاڵبوونەوە بە ڕۆتین بوونیان هەمومان گلەی لە یەکتریەکەین. سیلە ڕەحم هەم لە ڕوە کۆمەڵایەتیەکەوە ئەتوانێت کاریگەر بێت و پەیوەندیەکانمان گەرم و گۆڕ بکاتەوە، هەم لە ڕوانگەی ئاینیشەوە ئەرکشی ئاینیمان جێبەجێ کرد بێت و بە دەستکەوتنی پاداشتەکەی دڵ و دەروونمان ئاسوودە بێت. بە قەناعەتی من ئەگەر سیلەی ڕەحم نەبێنێ وەکو حەدیقەی حیواناتی لێتی، ئەبێ بە دڕندەسان، یعنی ئەبێ بە جانەوەر خانە، یعنی ئینسان بەڕاستی لازم و مەلزومی یەکە، وەکو چۆن ئەڵین دوو هایدرۆژین لە دەگەڵ دوو ئۆکسیجینە یەکێکرێ ئاوی لێ پێک دێ، ئینسانیش ئاوایە، یعنی بەبێ ئەو سۆزە، بەبێ ئەو ئەطفە، بەبێ ئەو ڕۆحە کۆمەڵایەتیە، بەبێ ئەو هاتوچۆیە سفرە بێتەوە، ژیانی خۆش نابێ، ئاسوودەی لەلا نامێنێ، یعنی ئیتر بە هەڵدێرانە دەڕوا. ئەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەقی داناوە لەسەر موسڵمان، یەکێ لەوانە ئێمە سەردانی یەکین، ئێمە بچین بۆ لای یەک. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکە ئەگەر ملاحەزە بفەرمووی سەیرەکەی لە قورئانی پیرۆزە کە خیتاب لەگەڵ ئادەمیزادەکانەکە بە دوو نهج قسەیانەکە، یا ئەیها الذین آمنوا یا ئەیها الناس. پێغەمبەری صلی الله علیه وسلم بە هەمان نهج قسە لەگەڵ خەڵکاکە، لە فەرمودەیەکە فەرمێ یا ئەیها الناس أفشوا السلام بينكم وأطعموا الطعام وصلوا بالأرحام وصلوا بالناس والناس نيام تدخلوا الجنة بالسلام. هذا أمكم الله دروش بجاء أمام بانجوازكي عامة بشيء روكات مروفاتي أي مروفاتي يا أيها الناس أفشوا السلام بينكم بدوي أشتياب قرن بدوي أسايش كاته إسلام خوي دروش مي هنا وكي خوي جنة يسلامة داوي أشتيا حتى تولن يوجكتها بتشي دس بيكي با الله أكبر دس بيكي بالسلام كوتايد دو دواي دواكي لخو اللهم أنت السلام ومنك السلام فحينا بالسلام كاته يما ببي أشتيو أسايش ناجين أما دروش ميكي إسلامة أنجا سيدي كان بيغمري خوا صلى الله عليه وسلم دفع أفشوا السلام وأطعموا الطعام نان بن بيك بسنبوا لا يكتري ميوان داريب كان بيكتري أما خوشويسي دروسك محبة دروسك ألفة دروسك برامي وأنجا دواي أو دفع وأطعموا الطعام واقرأوا السلام على من عرفت وعلى من لم تعرف السلام كان لوي كأي ناسي ولوي كناي ناسي هذا سيسي حتى في عمر صلى الله عليه وسلم يكل إنشان كاني آخر زمان أويك خلق بالسلام بس لو دوستي خويك استكابرا لحزبك خويا
نبێ سەلامی لێ ناکە ئەخرەوە هەڵەیە کاکە خۆی ئەم ئینسانە دڵسۆز نییە بۆ ئەو ڕێکخراوی خۆی بۆ ئەو حیزبی خۆی نەگەر دڵسۆز بێ خەڵکی بۆ کەسب بکە ئەبێ سۆزی بۆ بنوێنێ بێ عەتفی بۆ بنوێ ئەبێ محەبەتی خۆی پیشان بە بۆی کەسبی کا و ڕایکێشە بۆ لە بەرنامەکەی خۆی کە هەیەی بە تایبەتی ئێمەی هەڵگرانی پامی خوا خزمەتکاری محرابی پێغەمبەر دەبێت زۆر بە سۆزەوە لەگەڵ خەڵکابین زۆر بە عەتفەوە بە لێبوردنەوە لەگەڵ خەڵکاتان بۆی خەڵک ڕایکێشی بزانگ ئیسلام چەند شیرینە چەند پیرۆزە بە قەنەعەتەوە دەیڵێم ئەو کەسانی کە دوورن لە ئیسلام هیچ ئاگایەکیان لە ئیسلامیە هیچ ئاگایەکیان لە فەرمایشتەکانی خۆ پێغەمبەر نەگەر ئاگام بووە زیاتر لە ئێمە ملکەچە بوون زیاتر لە ئێمە دڵسۆزە بوون بۆ ئیسلام جا پێغەمبەری خوا فەرمووی سەلام کەن لەوەی کە نایناسی ئەنجا دەفەرمێ وەصەلوا الأرحام سیلەی ڕەحم بگەێنن چونکە ئەوەی سیلەی ڕەحم نەگەێنێ خوا سیلەی ڕەحمی خۆی لێ بچڕێن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەندەیەک نییە لە بەندەکانی خوا بچێتە بەهەشتەوە فەرمیان ئەی تۆ بەکردەوەی خۆی فەرمی ئەی تۆ فەرمی منیش چاوەڕوای ڕەحمی خواکەم حتى إمام عمر رضا ورحمتي خواه لسربية هان لمدرسة قرآن پرورده أو بياو دل رقا فرمي إسلام واي ليكرم دلي كردم بهويل لهويل نرم ترو چاكتري كرد چند ببزيبو بران ببخل أو عمر رضا ورحمتي خواه لسربية فرمي أجر بانجي بكري لنا دياره وبلي همو أهلي سر أرز بو بهشت يكي بو دوزاق علم عمره أجر بلن بعكسه وبلي همو أهلي سر أرز بو دوزاق يكي بو بهشت علم عمره فرمي أم عادلية ملي تناقي مجر بو من ربك كده توصيحي كي لسربية بو بهشت هرتوبي بو جهنم هرتوبي فرمي أجر خواه بكردوي خم بمخاطة بهشتو أو من جهنميم أجر بالرحمي خوي إن شاء الله أميدكم خوا عمر للرحمي خوي ببرشناك أو بزي بياما بيتوا حتى فرمي للسلام مرجع السلام مرجع مرة صار رحمتي خوي للسلبي بكركي فرمون رولا سلام بخر السر أو أرزب بالكو أو خوي كخوان بزي بباوك تابيته يعني أم يما ببي رحمي خوي اسمه هناسيك ما ببي خوان بونا دري جيان ببي خوا طالة كواتا يما مادام وايا پێویستمان بەخوایە کە مادەم پێویستمان بەخوایە خوای یانیش داوای لێمە کردووە ئەو سیلەی ڕەحمە ببوژێنەوە بە تایبەتی مسلمانان نابێ والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين دەبێ ئێمە بغز لە دڵمانە نەبێ بەرامبەر دڵمان ڕق نەبێ بەرامبەرێک ئەگەر دڵمان ڕق بێ بەرامبەرێک خواش بەڕقی مەعامەلە لەگەڵ ئێماکە جا لەبەرەوە ئینشاءالله ئێمە بۆی خواگیان بە سۆز و میهرەبانی خۆی ڕەحمان پێ بکات ئێمەش سۆز و بەزەیمان بەرامبەر بە خۆمان هەبێ پێغەمبەر دەفەرمێ من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا فليس منا ئەوەی بەزەی بخۆی خواردتردانێ و ڕێزی لە خۆی گەورەتر نییە لە سنەت و ئادابی پێغەمبەر دەرچووە ترازاوە یعنی کەواتە ئەگەر من با مامۆسایکی ئاینیش بم با خزمەتکاری محرابی بێغەمە ئیدعای ئەوەش کەم مادەم ڕەحمم نەبوو مادەم سۆزم نەبوو خوا لە ڕەحمی خۆی بێبەشم دەکات جا ئومێد دەکەم ئینشاءالله بینەرانی خۆشەویست بیسەرانی خۆش بە تایبەتی مسلمانان چونکە ئێمە دروشمێکی پیرۆزمان هەڵگرەوە ئێمە هەڵگری پەیامێکی زۆر پیرۆز و بێوێنین بەرنامە نییە بەخەر بە ئیسلام جوان بێ بەرنامە نییە بەخەر ئیسلام تەواو و تێر و تەسەر بێ بە کەڵکی هەموو ظروف و زەمان و سەردەمێ بێ کەواتە مادەم وایە ئێمە دەبێ یەکەم کەس خۆمانەوە جێبەجێکەین سۆز و عەتف و بەزەیمان بەرامبەر بە بەرامبەرمان هەبێ بە هەموو چین و توێژەکان لە ئادەمی زادەوە تا دەگاتە گیان لەبەر و بەزی حتا بەرامبەر بە درەخت یعنی ئێمە بێت سۆزمان بێ بەرامبەر زوڵم لە درەختێ نەکەین ڕەحمان بێ بەرامبەر درەختێ ئاوی بدەین پێویستیەکانی بۆ جێبەجێ بکەین بۆی خواگیان لە ئاسمانەوە ڕەحم و بەزەی خۆیمان بۆ بخاتە کاری ئینشاءالله کۆمەلگا ئەگەر سیلەی ڕەحمی تیانە بێ قورئان ئەفەرمێ فەساد دروستە بێ چونکە ئەفەرمێ فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم كواتا أجر قطع الرحم هبيت يعني صلة رحم نمينت فساد دروس أبيت برحمي نامينه يعني رحم نامينه وبرحمية كايا وسوز نامينه عاطفة نامينه شاكة نامينه دزراك يشاني خير بو مقابل نامينه چونك صلة رحم ناي خوي بخويتي للرحمة وهاتوا هاتش كسي أم صلة بقرتينه كواتا رحمي قرتاوة بويا بيغمر صلى الله عليه وسلم كاتك حسن وحسيني ما جاكت بياوكا بيني فرموي دائما عالم هي هرتا إذا كسيانا ما جنا كردوه فرمي تشيب كم أجر خوي تعالى رحمي نزع كرد بي لدلتا يعني تشيب كم يعني أجر رحمي لدلتا نيشت به فأما بيويستا يعني مسألة أجر نبيت حتما يعني مسألة كان مجتمعنا خوش به دي سلها مو أوروبا بقرة أولنية وكو إيما دانيشين وپورزای خۆی بناسی و ئامۆزا و بەڵکو من ئێمە کەس هەموو لە ئێمە کەس و کارمان هەیە لە خارج هەتا ئیسا تەسکەرەوشیان بەناوی ئافرەتۆیە بەناوی باوکۆ نییە ئەوە نییە بڵێ مەسەلەن بچین و کۆبین و هەمومان و ئامۆزا و لە زەواجی خوشکێکمان دە ئامۆزات کۆ ئەبن و هەمووی ئەبن بە شێری مەیدان ئەوە نییە فئەم سیلەی ڕەحمە گەورەترین خەڵاتی خوایە بۆ ئومەتی ئیسلام هەچ کەسێ نەیەڵێ کە عکسەکەیەتە بەرپا ئەبێت وەیەتەکایە ئەویش چییە؟ يعني رحم نامينه فساد دروست أبي فبيسمان بويه هموما هريك لا
ئاستی خۆیەوە لە جێگای خۆیەوە هەوڵی بۆ با داوای بۆ بکە بانگەوازی بۆ بکە و بانخوازی ئەم مەسئلەیە بێت چونکە مەسئلەیە هەم دینیە مەئجووری لە دنیا ئەگەر قەتعی کەی مەئزوری هەم لە دنیا و هەم لە ئاخرەت فپێویستمان بۆیە هەمومان هەوڵی بۆ بدەین و داوای بۆ بکەین هەر کۆمەڵگایە کە سیلی ڕەحمی تیا بچڕاوتیانەما ئیتر وەکو بێگانە دەرەچن مەثەڵەن ئیسا من وەکو بۆم باسکردی شەخص ئەناسم کە ئامۆزایەکەن ئیتر ناناسم با بۆ فڵان کەسەوە ئامۆزاتە وەڵام نازانم چکەی ماهاتووشمان نییە بەسەر یەکا و لەبەرەوە باوک و باوکیان لەگەڵەکە سیلی ڕەحمیان نەکرد و عازیان لەبین یەکا بووە ئیتر ئاژ نەبوونەتەوە ئەو ئاژ نەبوونەوەی باوکیان کە برای یەک بوون یعنی سەری ڕاکێشاوە بۆ یعنی لێکترازانی بنەماڵەکەیشیان لەبەرەوە واجبێکی ئیسلامی و هەم کۆمەڵایەتیە کە ئەبێ ئینسان سەردانی سلەی ڕەحمەکە بکات بۆ ئەوەی کە خزمەکان بناسێ من کاتی خۆی باوکم پێوت مەیڕۆڵە سەردانی ئەمە خزمانەکە بۆ ئەوەی کە هەرێکتر بناسێتەنان لەبین نەچێتەوە بۆ یەگەر لە بازارە تووشی بی مەسەن بیناسی لە شوێنەکە تووشی بی بیناسی یعنی ئەوە هاتوشی یەکەن بۆ یەکتر بناسن بەڕاستی ئینسان مەهماکان خزمی دەرەیەک بێ ئەگەر سیلی ڕەحم لە بینی یەکدا نەبوو هاتوچووی لە بینی یەکدا نەبوو ئیتر ئەوە وەکو بێگانە دەرەچێ من برایەکم برادەرێکم بۆی باس کردم دۆستێکی خۆموتی لە سوید ڕۆشتم لەگەڵ ڕفیقێکی سویدی ماوتی ئافرەتێکمان بینی پیرەژنێ لەو بەرەوە ئەم کوڕی کە ڕفیقی من لەم بەرەوە ئەو لە جادەکەلەوە لە جادەکەم ئاوا مەرحەبایەکی کرد و ئەوش ئاوا دەستێکی بەرکردەوە بۆ ئەموو ئەمانە وتی قەدەر ڕۆشتم منەوە پیرەژن بینی وتم وەڵاهی من 4 ساڵە دایکم نەبینەوە لە سلێمانی زۆر بێتاقەتم بووی وتی 4 ساڵە وتی من دایکم 7 ساڵ نەمبینیوە ئیسا ئەوە بوو لەو بەرەوە بینیم ئەو ئاوا سەلامی میژاوە دەستەکەم بەرز کردەوەی وتی 7 ساڵیشە نەمبینیوە لە سویدە لە پەنا خۆیە 7 ساڵە نەیبینیوە جا بەڕاستی هەر کاتێک کۆمەڵگا کە شیرازەی سیلە ڕەحمەتیە بچڕا ئێتە بنە بێگانە کە بوونە بێگانە ئێتە نە خزمایەتی ئەمێنێ نە دۆسایەتی ئەمێنێ ئێستا بڕۆ تماشا کە لە ئەوروپا وای لێ هاتووە چونکە سیلی ڕەحم نییە لە ناویانە ئێتە مناڵیان بێگان دەرەچێت لە باوکو دایکی کشیان بە هەمان شێوە کوڕیان بە هەمان شێوە تماشا ئەکەی مەثەڵەن کوڕ بێبەندوبار دەرەچێ کچ بێبەندوباو دەرەچێ کە بۆ کۆمەڵگەیەکی بێبەندوباری ئیتر معنای وای لێ دێ ئیتر مەسەلەن لە وەحش و ئەمانەش دەرەچێت لە وەحشێتیشە مەسەلەن حیواناتی وەحشی لە ناوی یەکدا هەندێکیان محیبەت وینیان هەیە بۆ یەکترین لە بەتایبەتینی خۆیان جنسی خۆیان بن بەڵام ئەو لەوەش دەرەچێت مەسەن تماشا ئەکەی وەکو بۆم باسکردی ئامۆزایە بەرامبەر ئامۆزاکەی یعنی لە وەحش خراپترێکە نایناسێ ناشێ بۆ لای سەردانی ناکە یا مەسەلەن تماشا ئەکەی مەثەلەن باوکە سەردانی کوڕەکەی ناکە کوڕە سەردانی باوکەکەی ناکە دایک بە هەمان شێوە سەردانی کوڕەکەی ناکە کوڕەکە سەردانی ناکە محیبن لە بینیانە ئەترازێ لەبەرەوە بۆیە ئیسلام گرنگی بەم سیلەی ڕەحمەدا کە یعنی هەم لە بواری ئاینەوە شیرازەی مەسەلەن ئەم نەتەوەیە نەبچڕێ هەم لە بواری کۆمەڵایەتیش کۆمەلگا بەبێ سیلەی ڕەحم لە ڕاستیە ئەتوانین بڵین ببێ ئەبێ بە کۆمەلگایەکی بێسەرەوبەرە فەوزەوی لە سیلەی ڕەحمە ئێمە وتمان دوو بەشە عامی هەیە و خاسی هەیە عامەکە ئەم خەڵکانەیە هەر عینی سێ خاڵەکە کە وتمان بۆ عامەکە جوایە ئەگەر کۆمەلگا خەڵکی لێ مرد نەچووی بەدەمیەوە نەخۆش بوو نەچووی بەدەمیەوە ئەگەر محتاج بوو نەچووی بەدەمیەوە ئەگەر لی قەوما نەچووی بەدەمیەوە ئەگەر نەخۆش بوو نەچووی بەدەمیەوە ئەگەر کارەسات تا بەسەریان نەچووی بەدەمی ئەی تۆ ناوت چییە ئەوە تا بەعکسیشۆ ئەوە تانی خۆی پەروەردگار لە قیامەتە بە عەبدەکانە فەرمێ دەربارەی مەسەلەی نەخۆشیە فەرمێ عەبدەکەم من نەخۆش کەوتم تۆ بۆ نەهاتی بۆ لام ئەڵێ یا رەب العالەمین چۆن تۆ نەخۆشەکەوی ئەڵێ ئەفەرمێ فڵانە عەبدی من دۆستی من خۆشەویستی من وەلی من نەخۆش کەوت ئەگەر بجوویتایە وەجەدتەنی عندەه ئەوە من یعنی لوتف و ڕەحمەت و فیوضات و بەرەکاتی منت لای ئەو کەسە دەسەکەوت یعنی خوا بەهۆی ئەو بەس عەبدە بەسەر کردەوە خوایش تۆی بەسەرە کردەوە لەبەر ئەوەی دڵی ئەوت خۆش کرد و خوای پەروەردگار دڵی تۆیشی خۆشە کرد دەربارەی نەخۆشی پێغەمبەر فەرمێ ئەگەر ئینسان چوو بۆ لای نەخۆشێک لە ئێوارەیە چوو 70000 مەلائیکە دوعای خێری بکەن اللهم اغفر له وارحمه دڵی نەخۆشێکی خۆش کردووە ئێلە خۆشی و ئاسوودەی خستۆتە ناو خێزانێکەوە ئەی ئەگەر برسی بێ و تێری بکەی ئەی ئەگەر ڕەش و ڕوود بێ و پۆشتەی بکەی ئەی ئەگەر بێناز بێ و نازی بگری ئەی ئەگەر بێلانە بێ و ببی بەلانەی لەبەرەوە لە ڕاستیە کۆمەلگا ئەگەر سیلەی ڕەحمیتیە نەبێت ئەبێ بەڕاستی بە کۆمەلگایەکی بێسەرەوبەرە ئینسان ئاواتەخوازە بمرێت
نەک بژیتی ئایا چونکی ئینسان کە کارەها سات هات بەسەری و مردن هات بەسەری و نەبوونی هات بەسەری و فەقیری هات بەسەری و ڕەش و ڕووتی هات بەسەری و مردن هات بەسەری و دەرد و مەینەتی و قەرزاری هات بەسەری کەس نەبوو لای لێ بکاتەوە کەس نەبوو نازی بکێشێ خۆی بەچێ زانێ ئاواتی مردن نەخوازێ کۆمەڵگانیە ئەوە لە ڕاستیە جا لە ڕاستیە هەوڵ زۆر ئەدرێ کە ئەمانە بۆیە لە دینی خوا ئەمری پێکراوە بەشێکە لە دینداری عیبادەتە بەجێهێنانی سیلەی ڕەحم وەگوتمان قەتعەکەشی هەڕەشەی لەسەرە